بەناوچەکەدا پێشکەوتنی نوێ هێوەیەک لەو گۆڕانکاریانە بڕیاری هەڵوەشاندنەوەی پەکەکەیە. ئەم بابەتە هەم پەیوەندی بە تورکیە و هەم پەیوەندی بە حکوومەتی هەرێم و کوردانی سووریاوە هێوە کاریگەری دروست دەکات. بڕیاری چەکدانان و هەڵوەشاندنەوەی پەکەکە پێویستە بەبێ بارز بێت. پێویستە تورکیا بە مەرجی دیموکراسی بڕیارەکە وەرگرێت. من لە یەکەم ڕۆژەوە پشتیوانی ئەم پرۆسەی ئاشتی دەکەم و دڵنیام پەکەکە هەڵەی ساڵی 2013 دووبارە ناکاتەوە، چونکە ئەو کاتەش پرۆسەیەکی وەمان بینی. بەڵام پەکەکە کاردانەوەی توندی هەبوو و لەم قۆناغەدا هیوادارم بە باشی پرۆسەکە ئەنجام بدرێت. لەگەڵ جێبەجێکردنی ئەم بڕیارە قۆناغێکی نوێ لە ناوچەکە دەست پێ دەکات. عێراق و کوردستانێکی بێ تیرۆر دروست دەبێت و ناوچە شاخەویەکانی هەرێمی کوردستان دەبنە شوێنی گەشتیاری نەکتیرۆر. ئەوەی پێویستە بەبێ مەرج و بەبێ هیچ بیانوێک پەکەکە چەکدا بنێت و هەمووان لەم پرۆسەیە قازانج دەکەن. هەموو سەرکردەکان پێویستە پامێکی ئاشتی بە پەکەکە بدەن و پێیان بڵێن کە بەسە دوای 40 ساڵ واز لە خوێن ڕشتن و ئازار و مەینەتی بهێنن و چەکدا بنێت. و پێویستە سەرکردەکانی هەرێم بە پەکەکە بڵێن ناوچەکەمان جێبی هەڵەن و کورد و تورک و هەموو نەتەوەکانی دیکە بە ئاشتی بژن.